جۆرە نوێیەکەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین هەتا دێت تەشە نەدەسێنێت. تیمی یاسایی ترامپ ئامادەکاری بۆ بەرگریەکی سەرسەختانەی دژ بە ئیمپیچکردنەکە دەکەن. دەرگای کڵێساکان بەڕووی بێلانەکاندا واڵایە. سڵاوم کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. سڵاو و ڕێز و هیڤین دەماخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Komîsyona Tenduristiya Niştimaniya Çînê îro eyn piştrast kir ku vayrosa nû ya bi navê korona 830 kes vegirtine û bi kêmî 25 jî pê mirine. Di pêşveçûneka neçaverêkirî de hikûmeta Çînê îro pitir bajar vederkirin bi girtina rêkên hatin û çonê bo rêgirtinê li belavebûna vayrosê ku pejiya gelek welatan di navxwan de Amerîka. Tirkiya pişkinîna têkraya gerîdeyan dike ku ji Çînê digihin firokxanên wê. Rêxistiya Saxlemiya Cîhanê WHO dibêje hêşta zû ye derketina vê vayrosa nû weka krîzeka awarteya saxlemiya cîhanê bê ragihandin. لە کاتێکدا دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران دۆسەی خۆیان خستە ڕوو بۆ کۆشکی سپی بەرگریەکی سەرسەختانە لە سەرۆک دەکات و دەڵێت سەرۆک هیچ شتێکی هەڵەی نەکردووە و نابێت لە کار بخرێت. پات سیپۆلۆنی ڕاوێژکاری باڵای کۆشکی سپی دەڵێت ئیدیعای دیموکراتەکان لە کۆنگرێسی ئەمریکا کە دەڵێن سەرۆک دانەڵد ترامپ هاوکاری لەشکری بۆ ئۆکرانیا ڕاگرتووە لە کاتێکدا داوای لە ڕێبەری وڵاتەکە کردووە لێکۆڵینەوە لەسەر جۆ بایدن و کوڕەکەی بکات لە ڕووی یاسایەوە کەم و کوڕی هەیە و بڕیارێکی حزبیە. سەرۆک بە هیچ شێوەیەک شتێکی هەڵەی نەکردو و ئەم بەندانەی ئیمپیچکردنەکەشی پێوانەی دەستوری تیادا ڕەچاو نەکراوە و لە ڕاستیدا ئەوان خۆیان لەو بەندانە زیاتر ناتوانن هیچ شتێکی دیکە پێک بهێنن. دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران لە ماوەی 3 ڕۆژدا هەوڵ دەدەن تەواوی وردەکاری دۆسەی ترامپ و ئۆکرانیا بخەنە ڕوو. ئەوان هەوڵ دەدەن سیناتۆرەکان قەناعەت پێبهێنن بەوەی کە سەرۆک چۆن دەسەڵاتی خراپ بەکارهێناوە و ئاستەنگی خستۆتە بەردەم کاری کۆنگرێس بۆ چاودێریکردن و دەبێت لە کار بخرێت. ئەمە وڵاتێکین کە لەسەر بنەمای بەڵێنەکانمان بۆ خەڵکی خۆمان دامەزراوین نەک وەفاداریمان بۆ سەرۆک وای لێ بکات ببێت بە پادشاه. ڕۆژی شەمە تیمی یاسایی ترامپ دەست دەکات بە 3 ڕۆژی مشتومڕی خۆی سەرۆک بەردەوام سوورە لەسەر ئەوەی داوای کردنی شتێکی بەرامبەر شت نەکردووە لە پەیوەندەکانی لەگەڵ ڕێبەری ئۆکرانیا ڤلادیمیر زێلێنسکی و پارێزەرەکانیشی هەمان بەرگری لێ دەکەن. بەرگری سەرۆک لەوە دەچێت لەسەر بنەمای ئەو مشتومڕە بێت کە ئەو دەڵێت ئەوەی کە کردومە تاوانی گەورە و تاوانی بچووک نەبووە یان تەنانەت ئەگەر واش بێت ئەوەندە نییە لەسەر کار لام بدەن. شارەزایانی دەستوری هێشتا مشتومڕ لەسەر ئەوە دەکەن چی دەچێتە خانی تاوانی گەورە و تاوانی بچووکەوە کە بنەمای ئیمپیچکردنە و لە دەستوری ئەمریکادا ئاماژەی پێکراوە. ئەنجامی ئەم دادگاییە دەبێتە نمونەیەکی یاسایی بۆ سەرۆکەکانی داهاتووش. ئەمە شتێکی ژیرانە نییە کە ئەو بازنەیە فراوانتر بکرێت بۆ ئەوەی هەر شتێک کەلات پەسەند نەبێت ببێت بە تاوانی گەورە. زۆر بیرتەسکیە کە بڵێ پێویستە پشتگوێی بخەیت. دەبێت ئەوە بهێنێت کە بە فەرمی تاوانبار بکرێت. بەڵام مەسەلەکە پەیوەندی بەوە هەیە کە سیناتۆرەکان چۆن قەناعەت دەهێن و لە کۆتاییدا خەڵکی چۆن لێی دەڕوانێت. پارێزەرەکانی ترامپ دیموکراتەکان تاوانبار دەکەن بەوەی بەڵگەی پێویستیان نییە بۆ پشتیوانیکردن لە ئیدیعاکانیان. لە هەمان کاتیشدا ئەوان بەرگری لە ترامپ دەکەن دژ بە بەندی دووهەمی ئیمپیچکردنەکە. ئەوەش ئاستەنگ خستنە بەردەم کۆنگرێسە بەوەی کە دەڵێن سەرۆک دەسەڵاتی سەرۆکایەتی بەکارهێناوە بۆ ڕێگریکردن لە گەواهیدانی کاربەدەستان. لە زۆر ڕۆوە ئەمە بە ئەندازەی ئەوەی یەکەم ڕژدا چونکە بە کۆنگرێس دەڵێت تۆ ناتوانانی لێکۆڵینەوە لە هەر شتێک بکەیت کە من وەکو سەرۆک بیکەم. ترامپ دەڵێت هۆکاری تر هەیە بۆ ئەوەی ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی جۆن بۆڵتن کەسی سەرەکی لە لێکۆڵینەوەکاندا پێویستە گەواهی نەدات. ئەگەر ئەو ئاشکرای بکات من دەربارەی هەندێک لە ڕێبەرەکان چ بیرێک دەکەمەوە ئەوەش پۆزەتیڤانە نییە و پێویستە من لە بری وڵاتەکە مامەڵە بکەم. هەفتەی داهاتوو پاش ئەوەی هەردوو لا مشتومڕی خۆیان خستە ڕوو سیناتۆرەکان 12 کاتژمێریان پێدەدرێت بۆ پرسیارکردن لە هەردوولا پاشان خولێکی تری دەنگدان لەسەر ئەگەر و نەگەری بانگهێشتکردنی شایەت حاڵی نوێ ئەنجام دەدرێت.
پاش سێ ڕۆژی دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران کە دۆسەی خۆیان بۆ سینات دەخەنە ڕوو لە سبەینێ شەمەشەوە تیمی یاسایی ترامپ دەست دەکەن بە مشتومڕەکانی خۆیان بۆ بەرگریکردن لە سەرۆک، بەڵام هەتا ئێستاش ڕوون نییە لە دادگایکردنەکەی سیناتدا ئایا ڕێگە بە گەواهی نوێ دەدرێت یان نا بۆ تاوتوێکردنی دادگایەکەی سینات بۆ لە کارخستنی سەرۆک ترامپ. کورد کنەکشن میواندارێتی دکتۆر کرمانج گوندی بەڕێوەبەری بەشی پەروەردەی زانکۆی تێنسی دەکات. دکتۆر کرمانج سپاس بۆ ئامادەبوونت. وەکو ئاماژەم پێکرد سێ ڕۆژە لە ماوەی ئەم سێ ڕۆژەی کە دیموکراتەکان دۆسەی خۆیان خستە ڕوو، ئایا هیچ شتێکی نوێی تیا بوو یان پێت وایە بتوانن قەناعەت بە ژمارەیەک لە سیناتۆرە کۆماریەکان بکەن کە دەنگ بدەن بۆ پێشکەشکردنی گەواهی نوێ؟ دیموکراتەکان لەو ڕووە لەوانەیە چانسەکی لاوازیان هەبیتن بتانن ڕێی یەک لە کۆماریەکان بگۆڕن جودا لە ئەو چار کۆماریە مادرێتە کە لیسا مۆرکۆویسکیە هی ئالاسکایە، سوزان کاڵنە مەینە، میت ڕامنی یوتایە و سەنەتۆرەکەی ما هی تێنسی لامار ئەلەگزاندەر. ئەوانە لەوانەیە ئەگەر قەناعەتیان بەوە بیتن ئەو شتانەی کە دیموکراتەکان لە دوو ڕۆژی ڕابردوو لە سەنەت پێشکەشیان کردیە بەو ئیمەیلانەی کە نیشانیاندا بۆ ڤیددیۆ کلیپانەی کە نیشانیاندا، ئەگەر وا ئەو چار کۆماریە بگەینە قەناعەت کە پێویستە ئەو مەدرەکی نوێ کە لەو هەفتەی ڕابردوو کەتە دەست دیموکراتەکان کۆمەڵە مەدرەکێکی نوێیە و کەسانێک کە وەکو بۆڵتن، وەکو لێڤ پارناس کە ئەو ئەسۆسیەتی ئەو هاوکاری ڕوودی جولیانی ئێستا مەحکوم کرایە، ئەگەر توانیان ئەوانە ڕێیان بگۆڕدرێتن لەو حالەتە بە کۆی ژمارەی دیموکراتەکان لە سێنەت کە 47 بەو چوارە دەبێتە بە هەندێ زۆرینەی سادە بەدەستدێنن دەتوانن کە گەواهی نوێ بانگ بکەن. بەڵام باشە ئەوە ئەگەر گەوایەکانیش هاتنە، یعنی تۆ پێت وایە ئەگەر دیموکراتەکان بتوانن لەوەیە سەرکەوتوو بن گەواهی دەرە نوێیەکان بێنە ناو سیناتەوە، تۆ پێت وایە دەتوانن سەرکەوتوو بن لە قایلکردنی سیناتۆرە کۆماریەکان بۆ ئەوەی کە سەرۆک ترامپ لە کارلا بدەن؟ لەوەدا سەرکەوتوو دەبن کە نیشانی خەڵکی ئەمریکایە بدەن کە ئەو زەلامە لە سەرای سپی وەکو سەرۆک کە بەخۆی دەڵێتن ئەمن بەندی دوو لە دەستوری ئامریکایە هەموو دەسەڵاتێکی دایکتە من دەتانم هەر شتێک بکەم بیکەم لە وەختێک شتێکی وانە، ئەوان دەیانەوێ بە خەڵکی ئامریکایە نیشانی بدەن نەتیجەی ئەو ذهنیەتە سەقەتەی ئەو کابرایی تەماشا کات چێ کارگەلێکی خراپی کردیە بە حەدی تاوان کە داوا لە وڵاتێکی بیانی بکاتن بێتن مداخەلە لە هەڵبژاردن بکاتن وەکو 2 ساڵی 2016 بەڵێ جارێکی دیکە سمعی ئامریکایە بکەوێتەوە سەرزاران بە جۆرەکە بەڕاستیش ئەو مرۆڤە چ سمعی لە بۆ ئامریکایە نەهێشتە. بەڵام لێرە گرینگەکەی ئەوەیە ئەتو وەک دەبینی کۆماریەک دوو حزبی سیاسی لە کۆنگرێسی ئامریکایە لە خەتی حزبی دابەش بووینە، حتا لە سێنەت ئەو دەنگەی کەدرا 47 بە 53 بوو، 53 کۆماریەکان لە خەتی حزبی خۆیان دەنگیادا بە هەمان شێوە دیموکراتەکان. ئەوەش مشکلەیەکی گەورەیە چونکە وایانی لێکردیە بە تەعەسسوب تەماشای مۆزوعەکە بکەن و هەر حالەتێکیش حتا کەسێک لەسەر ئاستێکی کەسیش وەختێک بەڕک تەماشای شتێک دەکاتن ناتوانانی منطقی بیر بکات. بەڵێ باشە دکتۆر کەواتە ئەگەر هاتوو کۆماریەکان دانیان بەوە دانا کە ئەوەی سەرۆک ترامپ کردوێتی هەڵە بووە، بەڵام ئەوە ناهێنێت کە لەسەر کار لا ببرێ، ئەمە ئەبێتە سەرکەوتن بۆ دیموکراتەکان لە کاتێکە ئێمە ئەزانین ئەم ساڵی هەڵبژاردنیشە دەبێتە بڕوان ناکەمەوە بوو کە دەمگوت چۆن حیزبەکان لە خەتی سیاسی دابش مەبەستم یعنی گۆڕانکاری بەسەر ڕای گشتیە ئەکات ئەمە بڕوان ناکەم بەو ئەندازەیە بیتن، بڕوان ناکەم چونکە ئەمریکا
ئەمریکا بە شێوەیەکی گشتی ئەوەی ترامپ کە کردی ئەوی ترامپ ئێستا کۆماریەکان لە ترامپ دەترسێن چونکە هەر کەسە بچووکترین ڕخنەی لە ترامپ گرتی بیتن ترامپ بە ناشرینترین شێوە وەڵامی دایتەوە ئەوە هۆکارێکە هۆکاری دوو ترامپ شتێکی کرد کە سەرۆکەکانی پێشترێ کۆماریەکان نەیانتوانی بوو بیکەن ئەویش ئەوەیە کە ترامپ توانی ئەمریکای سپی وە خەبەر بینیتن ئەمریکای سپیش مەبەستمەوەیە کە لە شارەکان دەچێ دەرێ هەرچەند دوورتر دەچی بۆ ناوچەکانی گوندنشین ئەمریکایەکی سپی متعاصب بەشێکی زۆریشیان دەکرێت بڵێ ڕێسیستن ئەوانە ئەو دەنگیان لە ترامپ گوێ لێبوو کە ساڵانێک بوو چاوەڕێیان دەکرد لە بەرهەندێ هەر شتێک کۆماری دیموکراتەکان نیشان بدەم بڕواناکەم تەسیرێکی ئەو تۆی لەسەر ئەو گروپە هەبیتن منتەها هەر ئەو گروپە بەتەنێ بڕیار ناداتن چێ دەبێتە سەرۆک ئەگەر دیموکراتەکان توانیان بێلایەنەکان و لەناو خەڵکی ئەمریکایە دەڵێم ئەوانەی بێلایەنن ئەوانەی کۆماری مادرێتن بەڵێ جودا لە ئەقەلیاتی دیکە کەمینەکانی دیکەی لە ئەمریکایە دەژین ئەوانە دەتوانن بە جۆرێک دەنگ بدەن کە ترامپ لە سەرۆکایەتی نەمینێتن چکە تۆ تەماشا بکە حتا لە 1969 خەڵکی ئەمریکایە داوا دەکاتن کە دەبێتن شاهد هەبیتن شاهد هەبیتن کە لەو دادگایکردنە دوای شتێکی تریشەیە ئەوەی شاهد هەبی نابێ کەسێک بێتن شەهادەت بدا نابێ بەڵگەیەکی لەوێ پێشکەش بکرێ باشە ئەوە چه دادگایەکە بەڵێ دکتۆر کرمانجگوندی زۆر سپاس دەکەین بۆ کاتەکەت و ئیرۆ ئەین هەزاران عێراقی گوربوون ناوجاتên بەغدای و داخوازە دەرکەتنە ئەمریکا ji welatê xwe dikir xwepêşandanên îro bi daxwaza Melayê Şîa Muqtada Esadr bûn. Ev daxwaz bihêz derketin piştî kuştina Jeneralê Îranê Qasim Suleymanî li destpêka vê mehê li Bexdayê. Spêdeya îro ên xwepêşander derketin meydana nîva Bexdayê û dirûşmê na ji bo Amerîka qîrandin. Hêzên Ewlehiya Iraqê jî serêrêkên girîn zûn cihê hikûmetê û balyozxana Amerîkî li Bexdayê girtin. Melayê Şîa Muqtada Esadriyê ku hevbendiya wî piraniya Parleman bi dest xistî daxwaza xwepêşandana 1 milyonî kir ji bo derxistina hêzên Amerîkî ji Iraqê. Peyamnêra dengê Amerîka li Rojhilata navên Heather Mordock di nav xwepêşandanên îro de bû li Bexdayê. Berî em werin stûdyê em pê raxiftin. Heather spas ji bo demê te me dixwaz bizanîn ka tu te çawa xwepêşandanên îro dîtin. خۆپێشاندان سەرێ سبێ دەست پێ کرد نێزیک 8 ژمارن مەزن کەتن ناوجادان و مەدانێ وان ئالا بلندکردبوون و دروشمێ نەژ بۆ ئەمریکا دەقیراندن وان داخواست کرد هێزن ئەمریکی یان دەرکەون یان بێن دەرخستن هەنێک جوان جلێ سپی لەبەرکردبوون وەکە سمبۆلا کۆ ئەو ئامادەنە ji بۆ مرنێ Gelo çi tundûtîjî hebû kuştin çû em zanîn berîniha kuştin û birîndar gelek di xwepêşandanên Iraqê de hebûn. gelek tundî li meha borî bûn ji meha 10 were 600 kes hatine kuştin di şeran de digel hêzin parastinê ew xwepêşandan dijî hikûmeta Iraqê bûn îro gelek amadekarî hebûn ambulans li her cihî rawstiya bûn ji vê dî dengê teqeyan gelek dihat bîstin lê kes îro nehat kuştin. Heather xwepêşandanên îro nerazîbûnên îro taybet bûn bi hindêk û xelkê daxwaza derxistina Amerîkiya dikir yan vekeşana Amerîka ji Iraqê dikir. Em dizanin ev çend mehin li Iraqê xwepêşandan hene lê daxwaza guherîna tevaya sistemê siyasî dikin. Her ew kesin hê xwepêşandanên îro jî kirîn? Erê û ne hindek xelkên meydana tehrîrê beşdarî xwepêşandana îro kir.
هندێک خەلکێ ئەم دگەلوان ئاخفتین گوت ئەرێ ئەو دەنگێ خۆ لە دژی هەبوونا هێزن ئەمریکی دە عێراقیدا بلند دکن لێ هندێک ji خۆپێشاندەرن تحریر دبێژن نەخێر ئەو بەشداری خۆپێشاندانن دژی ئەمریکا نابن ئەو لە هەمبەروان نەڕاستیان لێ دبێژن ئەvە هەولەکە ji بۆ بێدەنگکردنا خۆپێشاندانن me ji bo guharîna di Iraqê da ji bo mafin mirova kar xizmetin giştî û ewlehiyê û dibêjin ew çi rêberan qebûl nakin eger van daxwaza bicî nekin. باشە تا پرس جوان کرد کانی باوریاوان چییە لەسەر جڤینە سەرۆکی ئەمریکی دۆنالد ترامپ دەگەڵ سەرۆکی عێراقی بەرهەم ساڵحە؟ gelek zaniyarî ji civîna serok Trump û serok berhem Salih berdest nebûne. Serok Salih got wan behsa vekşana hindek serbazin Amerîka kir wek daxwaza hindek xwepêşanderên Iraqê. Lê kêmtir zaniyarî ji aliyê serok Trump ve derketin. Belkû wî got Iraqî keyfxweşin bi mana Emerîkiyan di Iraqê de. Rêberên Kurd jî dibêjin eger Amerîka derkeve dikarek xirab be. Ev ca bi giştî gelek reaksiyon ji bo vê nebû. Gelo bersiva hikûmeta Iraqê çi bû? Yani hikûmeta Iraqê bi fermî çi dibêje? Hikûmeta Iraqê bi fermî bersiva xwepêşandanên îro neda. Lê hêzin ewlehiyê derketibûn û berhev bûn bû parastina xwepêşanderan. Berî van xwepêşandana, Hikûmeta Iraqê got ew guhê xwe dide daxwazên xwepêşandanên berê û yên îro jî. Lê hikûmet ne rêkxistiye û ne yekgirtiye û cudahî di nav xwe de hene. Erê balozxana Emerîkî li Iraqê çi bersiv hebûn? Balyozxana Emerîkî girtî bû heta niha çi bersiv nebûn. Lê nîşan li nêzik û dora balyozxanê hene hişdariyê didin ku kes nêzîkî balyozxanê nebe. Heder spas ji bo demê te. û pêngav tên havetin li Herêma Kurdistana Iraqê ji bo yekgirtina pêşmergeyan. هاوپەیمانی نێونەتەوەیی هەوڵەکانی زیاد کردووە بۆ گەیشتن بە ئامانجەکە بەڵام لایەنە سیاسی کوردیەکان دوو دەڵن. هەرچەندە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی ئاڵۆزدا تێدەپەڕێت و هەرێمی کوردستانیش وەکو قەوارەیەکی سیاسی پێویستی بە هێزێکی نیشتیمانی هەیە لە دەرەوەی دەسەڵاتی حزب بەڵام تا ئێستا نەبووەتە خاوەنی ئەو هێزە. بەڕاستیە گرنگترین شت لە کوردستانە ڕوودات یەکخستنی هێزی پێشمەرگێ ئەمە نەک تەنیا بۆ ئەوەی کە پێشمەرگە یەک بگرێ بۆ ئەوەی سیاست بە شێوەیەکی سەردەمیانە لە هەرێمی کوردستان بکرێت ئەبێ هێز بێلایەن بکرێت. ئەم ئێستا ئەمە دەرفەتێکی زێڕینمان هەیە لەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەیەوێ ئەم سوپایە بۆ ئێمە دروستکە ئەیەوێ پڕچەکیکە ئەیەوێ ڕای بێنێ ئەیەوێ پەیوەندی ڕاستەوخۆی هەبێ هەموو ئەمانە سەرچاوی هێزن بۆ ئێمە لە دنیادا بەرەو ئاقارێکە چێکە هێز تەنها کارتی کاریگەرە. پێشتر هێزی پێشمەرگە بە تەواوەتی لە ژێر کۆنتڕۆڵی یەکێتی و پارتیدا بوو بەڵام لە ئێستادا چواردە لیوای پێشمەرگە یەک خراونەتەوە و لە ژێر فەرماندەیی وەزارەتی پێشمەرگەدان. حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزاری پێشمەرگە پیلانی باشی لە بەردەسایە بۆ ڕێخستنەوەی لەشکری کوردستان بەعام و ڕێخستنی لەشکرێکی نیشتمانی سوپایەکی نیشتمانی بە تایبەتی ئەو چواردە لیوایە ئەو چواردە لیوایە بەرنامەی باشی هەیە ئەوێتە سوپایەکی نیشتمانی و لە گەڵ هاوپەیمانانە کارەکان لە کوردستانە جێبەجێ ئەکەن و پشتگیریەکی باشی هەیە و هەنگاوی باشی ناوە. کۆمەلگای نێودەوڵەتی لە سەروبەندی شەڕی داعشەوە تا ئێستا بە پێدانی چەک و تەقەمەنی و مەشقی سەربازی کۆمەکی هێزەکانی پێشمەرگە دەکات و دەیەوێ بیان کاتە هێزێکی نیشتیمانی بەڵام لەمپەرە حیزبەکانی بەردەمیان کەم نین. کۆمەلگای نێودەوڵەتی فشاریان کردووە ئەوەی من بن لە نزیکەوە ئاگدارم جۆرێک لە ناومێدی هەیە لەوەی کە ئەم پرۆسەیە بە باشی بەڕێوە ناچێ ئەم پرۆسەیە خاوە ئەم پرۆسەیە وا دەرەکەوێ ئامانجی لەوەی کە تەنیا سوودمەند بن لە پشتیوانیەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بەبێ ئەوەی بیانێ بە جدی یەکی بخەنەوە بۆیە بەڕاستی یەکخستنەوەی هێز لە کوردستان سەرەتای حکوومەتێکی سەردەمیانە و سەرەتای سیاستکردنە بە شێوەیەک ئەگەریمە قسە لەسەر دیموکراسی کەینە پێویستە هێز دوورکەوێتەوە لە سیاست. یەکێتی و پارتی لە دەرەوەی هێزی پێشمەرگە خاوەنی هێزەکانی هەفتا و هەشتان تا ئێستا ئەم دوو هێزە لە ژێر کۆنتڕۆڵی حیزب و لە دەرەوەی فەرمانڕەوایەتی فعلی وەزارەتی پێشمەرگەن واش دیارە ئیرادەی یەکخستنەوەیان لاواز بێت. لاوازی ئیرادەشیان لە کاتێکدایە لە ئێستادا هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە هێزێکی سەربازی تۆکمەیە بۆ پاراستنی قەوارە سربەخۆکەی لە چوارچەوەی عێراقدا.
هێزەکانی هەشتا و هێزەکانی حەفتا بەرنامەی باشیانێ ئەوانش ئەو هێزانە ئەکەنە لیوا ئەو لیوانە هەمویان یان خەنە سەر سکەیەکی سەربازی بەڵام خۆیان ئیداراتی خۆیانەدەن و هاوڕای شەون لەگەڵ وەزارەتی پێشمەرگە. هۆکاری ئامادەنەبوونی حیزبە کوردیەکان بۆ دەستبەرداربوونی پێشمەرگە بۆ بێ متمانەییان دەگەڕێتەوە بە تایبەت وای دەبینن بە دەستبەرداربوونیان لە هێزەکانیان کۆتایی بە دەسەڵات و پێگە سەرەکیەکانیان دێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک. هەزاران لە چەکدارانی داعش لە ژێر دەستی هێزەکانی سووریای دیموکرات لە باکووری سووریا لە زینداندان. چەندێک جوان گرتیان di زیندانê da tagirî û hevsoziya xwe ji rêberên Daişê re diyar dikin. ev der yek ji cihên herî metirsîdar e li cîhanê mayîneke demkî ye dibe di kîjan demê de biteqe. 12,000 cihadîstên Daişê di girdîgehên Bakurê Sûriyê de hene. Di yek zindanê de bi sedan Daişî hatine bicihkirin û li hev kom din. Mercên ewlekariyê girdîgehan ne baş e û kombûna Daişiyan bi vê hejmarê di yek zindanê de metirsiyên rişdin. Metirsî ne tenê got ev hêzeke mezin e di dema hewledanên revê de. Lê kombûna wan bi vê hejmarê serdemên dirêj dibe sedemên got diyaloga di navbera Daişiyan de aktîv be. Ebu Abdallah Daişiyekî hemwelatiyê Belçîkî ye. Vê agahiyê tekez dike. Ew grûp ji baxozê derket hejmareke mezin bû û bihêz bû. Do you think that Islamic State تو باور دکی دولت اسلامی جارکا دن و بهز ببه؟ How personally me, I don't know, you know. They are what we know when we was in this qaryas hajin. از بخونه زانم یا مد زانی لدم ام لگند هجین بون داعش پیوندی بمراکر اوروپیان مغربیان گوتن ام ده برو بیابان عراق وچین هندکا گوتن ام ناخوازین لگلوا بین و داعش ام لپاش هشتین. Di hundirê zindanan de hevdîtin û diyalog di navbera girtiyên Daişê te aktîv in. Li gorî rêveberiya girtîgehan got kemeriyên çavdêriyê diyar dike got xalên kombûnê û perwerdeyên şerîetê di navbera girtiyan de berdewam in. Ev zindaneke taybet bi Daişiyên Iraqî ne. Ew tin û çe ji dema baxozê nebihîstine û eşkere dibêjin gohîn Ebu Bekr el-Bexdadî xelîfê waye. دبیجه گوی ناوکی دن چه ببه؟ ji bo rêkxistinê اره؟ والله يجوز dibe erê navekî din çê bibe ne em biryarê didin emirên me yên ji me mastir wê biryarê didin. وانت لساعتك این سر بیع خویه dema endamek dikeve zindanê beyawî dikeve lê dema derkeve wê nû bike. گر تو در کبه دی بیع خونو بکه Helbet erê ez ê nû bikim یا که؟ ya Ebu Bekir Bexdadî. جي حري بأولاه جو جهاديست ليه هفدو ببينن وكوم ببن زندانن أزمونا زندانا بوكا يا عراقي لي باكوري سوريا دوباره به قد هندري وازندانا ده بحزارة جهاديستن هنه لهفدو كوم دبن ودبا تكيجان دمي ده ريخستنا كنو شو داعش خرابتر دركبه هولي زان عمر دنجي أمريكا جي زندانك باكوري سوريا Li devera Rockingham ya Ostanê Virginia bitir ji 20 kelîseyan ji meha çiriya duwem were dergehên xwe ji bo wan kesan vekiriya ku bêmalin. هاوکارمان یحیا بەرزنجی شەوێکی لەگەڵ بێلانەکان لە کڵێسایەک بەسەر بردو لەوێەوە ئەم ڕاپۆرتەی ئامادە کردووە. دەیڤد لەسەر شەقام ڕۆژانە بەدیار زوقمی سەرما و زوقمی ویژدانەوە 2 ساڵە لانەوازە بەڵام ئێوارە شوێنێکی هەیە بۆ گەرمبوونەوە.
کلێسا کارێکی زۆر باشمان بۆ دەکەن و زۆر یارمەتیمان دەدەن شوێنی خەو و خواردنمان پێ دەدەن جلوبەرگمان بۆ دەشۆن خۆشمان لە کەنیسە خۆمان دەشۆین جوانترین شت لە کریسمسدا ئەوە بوو لە مزگەوت لای مسلمانەکان بووین یان جوولەکەکان خواردنیان بۆ دابین کردبووین تا دێ بەردەم کڵێساکە قەرەباڵەختر دەبێت لانەوازەکان ڕۆژێکی پر سارد و سەرمان بەڕێ کردووە دیارە هەندێکیان خواردنیشان نەگەرەک بێت بۆ بێلانەوجیەکان خەوتن لەم کڵێسایە و نان خواردن تایدا وەک هوتێلی 5 ئەستێرەیە خەیاڵکردن بە تام و لەزەتی ماڵ و پاروێکی گەرم هەر کامێکیان ڕۆژگارێک ماڵێکیان هەبووە من لێرەم هەندێک کەس پێم دەڵێن لانەواز بەڵام من هەز ناکەم کە بێلانم من خاوەنی ئەو هەموو شەقامانم لانەواز نیم وەڵێ کۆمەلگا و ناوەیان لێ ناوم ڕێکخراوی ئۆپندۆر لە ڕۆکینهام کاونتی ڤێرجینیا لەگەڵ 20 کڵێسای ئەو ناوچەیە ئەم پرۆگرامەیان بۆ یارمەتی لانەوازەکانی هاوتای دەیڤد ساز کردووە دەیانەوێت سەرما و سۆڵەی ئەم زستانە لە کۆڵ ئەو مرۆڤانە بکەنەوە کە پێویستیان بە یارمەتی هەیە ئێمە لە وەرزی سەرمادا دەرگا دەکەینەوە کاتێ پلەی گەرما نزم دەبێتەوە ئامانجی سەرەکی ئەم ڕێکخراوە ئەو بە تەنگەوە هاتنەیە مسۆگەرکردنی ژەمێک خواردنی سادە و شوێن بۆ حەوانەوە لەم ناوچەیە کڵێسا زۆرن بەڵام هەر لە خەمی نوێشکردن و خوداپەرستیدا نین لێرە کڵێسا ڕۆڵی ترێ جێڕێت کۆڵوباری ئەو مرۆڤانەی بێشوێنن بۆ چەند هەفتەیەک لەم ماڵی خۆیەدا دەحەوێنەوە کە من دەڵێم خوددام خۆش دەوێ ئەگەر تۆم خۆش نەوێت واتە درۆ دەکەم کڵێسا لەبەر ئەوە دەرگای بۆ لانەوازەکان واڵا کردووە چونکە پێویستیان بە یارمەتی هەیە لە کتێبی پیرۆزیشدا هاتووە کە دەڵێت برسیەک تێر بکە وڵاتە ناودارەکەی جیهان هێشتا لەگەڵ بەشێکی کۆمەلگا دڵڕاق دەرەکەوێت دەیڤد خۆوتنی 45 ساڵ کاری کردووە و باجیشی داوە تەنها 2 ساڵە لانەوازە خەڵکێکی زۆر کۆمەک بەخشن زیاتر لە حکومت گرفتەکە لەوەدایە من 45 ساڵە باجم داوە داوای یارمەتی سۆشال سکوریتی دەکەم پێویستە موچەی مانگانم پێ بدەن ئەم لانەوازە زیاتر لە 15 ساڵە بێلانەوجێیە لە خەمی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێدایە وەلێ چۆنچۆنی زەحمەتە کارت دەستکەوێت و لەسەری بمێنیتەوە و پارێزگاری بکەی کاتێت تۆ لەسەر شەقام ژیان بەڕێ بکەی دەبێت لە شوێنێک بژی پاکوخاوێن بێ کە تۆ لەسەر شەقامبی زەحمەتە شوێن بدۆزیتەوە هەموو ڕۆژێ ڕیش بتاشیت و خۆت پشۆی کە کارت نەبوو کەس شوێنت ناداتێ بکرێ کە شوێنیشن نەبوو کەس کار پێنادا ئەگەر ژیان و گوزەران لە ئەمریکاش سەخت و دژوار بێت وەلێ کۆمەلگایەکی بەبەزەییش هەر لە خەمی خۆیاندانین یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا بهیڤیاکووە هەمویان جهێک گەرم هەباک و لەوێ زستانێ لێ ڤەحاون هەتا جارێکەدی خودە حافیز کاتێکی خۆش شاد بن